رەسڵاو دکتۆر لێوا وەستاینوتوان لە ماوەی ئەم هەژدەمانەی کە تۆ وەزیری خوێندنی باڵای حکوومەتیت تا چەند ئیشت لەسەرەوە کردووە کە ئەو یاسایە بگۆڕیت. ئیشمان زۆر کردووە. پارساڵ بۆ گوتم چەندین تەوەر ویسمان گۆڕانکاری ئەنجام بدەین بۆ تاقیکردنەوەی بەعزێ مەفاهیمی ئەکادیمی سەرەکی یەکێک لە هەر گەورەکانیان مەسەلەی ئیستیقلالیەتی زانکۆ بووە و وردە وردە پەیتا پەیتا بەر لەوە نزیک بووینەوە کە زمینە سازیەک ببێ بۆی کە حاضر بین بە مەفاهیمی نوێوە ئەو بڵێن یاسایە دەستکاری بکەین و ئێستا لەو دوومانگەی ڕابردوودا خەریکی داڕشتنی پێشنووسێکی نوێ بووین بۆ ئەوی لەسەر وەرەقەیەکی سپیەوە شتێک بخینە بەردەمی خەڵک بەردەمی مامۆستایان بەردەمی زانکۆکان بەردەمی هەموو کەسانی پەیوەندیدار پەرلەمانتاران هەتاوەکو بیرروڕا و دیالۆگ و دیبیتێک دروست بێ بیرۆکەی باش گەڵاڵە ببێ و بە تفساڵێکی کوردی جوان شتەکە دابڕێژرێ ئەوەی کە خراوەتە بەردەستی خەڵک بۆیە پێمان گوتۆ پێشنووس قابلی بیرکردنەوە و داڕشتنە خۆی ئەگەر بێت و لە مەجەلیسدا بنیشی باسی قانون بکەی پرۆشەتا ئێوارە باس بکەیشت ناکەوتە سەروەرقا بەڵام کە شتێکت خستە سەروەرقا بە چاک بەخراپ خەڵک وا لە دەکات باسی بکات تەرکیزە سەر بکات بیری لێ بکاتەوە. خۆشحاڵم بەوەی لەو دوسێ هەفتەی ڕابردوودا چەندین فیدباکی زۆر زۆر باشمان بۆ هاتووە بەڕێزان سۆرەکانی زانکۆکان و ئەندامانی ئەنجومەنی وەزارەت زۆر بەگەرمی تاوتوێیان کردووە جەولەی دیشمان هەیە لە تاوتوێکردن لەگەر پەرلەمانتاران. ئەو پرۆژە یاسایەت پاشماوەشی دەبێتە ڕەشنووس لە پێشنووسێکەوە دەبێت بە ڕەشنووس کە بوو کە بڵین تۆزێک تەبەلوری کرد و جوان بوو ئەو وەختە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە پێشکەشی دەکەین بە پەرلەمان لەوێش لە ماوەیەکی دیاریکراودا گەڵاڵە دەکرێت و دیراسە دەکرێت و هەماهنگ دەکرێت لەگەر یاساکانی تر ئەمە سەر لە نوێ یاسایەکدا دەڕێژێتەوە کە لە کەلتوری عراقدا ڕەنگە نوێ بێ. ئێستا کە لە عێراق وەختێک کە تە لە بەغدا لە کوردستان وەختێک دەڕێ یاسایەک دابڕێژین هەیکەلێکی کلاسیکی هەیە قالبێک هەیە دای دەڕێژن دائیمەن تەواوی قانونەکانمان هەماهنگ دەکرێت لەگەر دەستوری عێراق هەتا ئێستا زۆر یاسا هەیە لە سەری دەڕۆنی زمانی سەدامیشە هی زمانی کۆنا پێش 50 ساڵە ئەوە هەیکەلێکی دروست کردووە وەری کردو بیرکردنەوەکانیشمان بە کراوەی نەبینێ بڵین بەسەر لە نوێ نەبێت داڕشتنەوەی سەر لە نوێی بە بیرۆکەی نوێ نەبێت بەڵام ئەو پرۆژە یاسایە شێوازێک دەخاتە ئاراوە کە بڵین دابڕانە لە کەلتورێکی کۆنی عراقیانەی داخراو بۆ کەلتورێکی نوێ کە هەماهنگ بێ لەگەر دیموکراسیە لەگەر ئیبداع لەگەر کرانەوە لەگەر بیری پێشان بەپێ و پرۆژە یاسایە چی وەزیری خوێندنی باڵا هەموو دەسەڵاتێکی ئەبێت بۆ دانانی سەرۆکی زانکۆ و عەمید سەرۆک بەشەکان لابردنیان بەپێ ئەو یاسایە دەبێ وەزیریش هیچ دەسەڵاتی نەبێ بۆ دانانی هیچ لەوانە نەک تەنها ڕئیس وەزارا دەسەڵاتێک بدێ وەزیر دەبێ وەزیر دەسەڵاتی نەبێ. ئەی چێ دەسەڵاتی بێت بەپێ یاساکە بەپێ یاسا با تعریفی وەزیر بکەینەوە بەپێ یاسا دەبی وەزیر تەنها دەسەڵاتی دانانی استراتیجێت دانانی تەمویل پلاندانان ڕقابە چاودێریکردن بە دوواداچوون بکاو بەس ئەمە باشترین دەسەڵاتە کە وەزیر هێبی ئەمە بەزیر بە قووەت دەکات زەعیفی ناکاوە بە ئەوش بزانە باقی دیشتی ئیداری بڕیاردان لەسەر تەڵەبا دەرس خوێندن پارە کارگێڕی دروستکردنی بینا دروستکردنی کامپەس کڕینی کەلوپەل کڕینی کتێب ئەوانە هەمووی لە زانکۆ ئەنجام بدرێت. دانانی سەرۆکی زانکۆ نابێ وەزیر هەر تەدەخولی تێدا بکە و دەسەڵاتی هەبێ لە سەریدا. دانانی عەمید مەفروض نییە هەر وەزارەت ئاگاشی لە پرۆسەیە بێ مەفروض نییە لەمە دو سەرۆک بەش وەزیر بزانێت چێ سەرۆک بەشە چێ سەرۆک بەش نییە یعنی نەک تەنها وەزیر دەسەڵاتی بدێتێ بەڵکو بەعکسەوە دەبێ وەزیریش دەسەڵاتی بۆ تەدەخولکردن و دەستێوەردانی کاروباری ناو زانکۆ کەم بێتەوە بەڵام بەرامبەر ئەوە چیەکەی وەزیر بەچی دەسەڵاتی بەقوت دەبێ وەزیر وەزارەت حکومەت ینی وەزیر لە جیاتی حکومەت داوای کوالەتی دەکات دەڵێ مقابل ئەو پارەی کە تۆ وەری دەگری کوا کوالەتی لە بۆ ڕاهێنان و دروستکردنی کادری پیشەیی بۆ دروستکردنی وڵات بۆ کارپەیداکردن بۆ گەنجەکان بۆ چونە بازار تۆ بەرهەمێکی لێ داوا دەکەی بە کوالەتی و مقابل بە پارەیەک بەرهەمەکەی نەدای پارەی لێ دەڵێ زۆر ئەویش پارەی بووە دەبی بەم پەیامە گەیشت ببوورە ئێمە سەر پرسیارێکی تر لەگەر دەستپێکردنی ئەم گرژ و ئاڵۆزیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان نایبینین زانکۆی سەلاحەدین لەلایەن ڕێکخراوێکی حیزبیەوە داخرا تۆ وەکو وەزیری خوێندنی باڵا ئاگات لەو داخست نەبوو ئەوڵە داخستن کەلیمەی داخستن دانەخسترا خوێندنی چیان ڕای خوێندن تێدا ئیفلیچ کرا و ڕاگیرە بەڵام ئەو ڕێکخراوە خۆی ڕایگەیاند کە دایخستووە بەڵێ دامان خستووە من وەکو وەزیری خوێنی باڵا ئاگام لێ نەبووە لە بڕیارەکەیان بەڵام
دڵنیاکراوەوە کە ڕئیس جامیعەش ئاگای لێ نەبووە سەرۆکی حکوومەتیش ئاگای لێ نەبووە کەس ئاگای لێ نەبووە لە بڕیارێکی کت و پرژی پرزایی و بڕیارە درراوە بەس چۆن ببوورە چۆن وەکو وەزیر تۆ قبوڵت بوو لە پشتی وەزیر و سەرۆکی زانکۆ و تەنانەت سەرۆک وەزیرانیشەوە ڕێکخراوێکی حزبی بێت زانکۆیەک دابخات ئەوەلان من قبولم نەبووە هەڵوێستە چی بوو بجا دێمە سەر وەڵامدانە پرسیارەکەت بە سەبر ئەوەلەن لەوە دەست پێ ناکەم بڵێ چۆن قبول بوو چکە قبولمان نەبووە ببوورە دێمە سەر زۆر بەمان نەبوو بەڵام تۆ وەزیریت تۆ جهەتی معنیت بەڵێ هەڵوێستی وەزیر چی بوو لە کاتێکا زۆر کەس چاوەڕیان نەکرد لەبەرەوەی وەزیر ئاگای لەم داخستنی زانکۆیە نییە ڕەنگەی سقالە بکە طبعا پرسیارەکان خەریکە تکرار دەبتەوە بەبێ مەجای جواب دەی دەبێت سلسلەی ئەفکارەکەش منش سەبر و تەحمل لەگەری هەبێ وەزیر قبولی نەبووە بەڵام ئەو نوع پێشێلکردە ئەو نوع لە پشتەوە کارکردنیان دەرهێنانە لە ژێر پێی وەزیریش لە ژێر پێی ڕئیسی حکوومەتیش ڕاکێشراوە ئەگەر بەهات باو بە ئەمری ڕئیس وزەرایی شتێکی واکرا باە وەزیر ئاگەری نەبایە ئەمە مای استقالە بوو لە دقی خۆی چونکە متمانە لە بینی وەزیر و ڕئیس حکومەت نەدەما بەڵام ڕئیس حکومەتیش وەکو ئەو وەزیرە ئاگای لەو بڕیارە نەبووە شەڕەکە شەڕی ڕئیسی حکومەتە نە من وسکوت بوومەنە ڕئیسی حکومەتیش وسکوت بووە هەڵوێستی خۆی هەبووە بەڵام هەڵوێستی ڕئیسی وزەرا وەزیر هەڵوێستێک نییە بچی لە جەریدە بڵای بکاتەوە لە کەناڵەکان بێگەینی هەڵوێست منبەری خۆی هەیە کەناڵی خۆی هەیە و بەڵام خۆش ڕات بگرم ببوورە بەڵام تۆ سێ جار پرسیارەکەت کرد دەبێت دەیان هزار خوێندکار و مامۆستا و ڕاگری کۆمەسەرەوەش ئەمانە چاوەڕوانی هەڵوێستی ئاشکرا و ڕسمی تۆ بوون بۆیان ئاشکرا بکەی نەک لە هۆڵێکی داخراوە تۆ هەڵوێستی خۆ ئاشکرا بکەی پرسیارەکەت ئەوە چوارمین جارە تکرارێکەوە هەمووی باسی ئەوەم کرد کە هەڵوێستی جەنابەت ینی لە کۆبوونەوەیکی داخراوە پێویست نییە پێویستە تۆ لە ڕاگەاندن ئاشکرا بکەی ئەوە جاری پێنجەم تکرارێکەوە بەس دەبێت دەرفەتەوە بدەیە بە میوانەکەت بۆی کە ڕێیەکەی بڵێ چونکە ڕێی من وەڵامی خۆمە وەرگرت تۆ نەخێوەرە فەرمووت کە جەنابەت وەکو وەزیری خوێندنی باڵاوە سەرۆک وەزیرانیش تەنانەدووە سەرۆکی زانەوە حکومەتگایان لە داخستنی ئەم نەخێر ئەتۆ زانکۆیە نییە وەکو کەناڵی جەزیرەی لێمەکە دەبێت بەر ئەو پرۆگرامە دەبێت بەرهەمێک بیستیفادەی بینەر و خوێنەری لێدابی کە پرسیارێک دەکەی جوابەکەی بۆ جوابەکەی بۆ جەنابنیە جوابەکەی بۆ بینەرێکە کە چاوەڕێ دەکات کە جێی لە جوابەکەی بێ جوابی ناقسیش تووشی ئێرهاقی دەکات تۆ داوای مووقف دەکەی مووقف بە چەندی شێوە دەنوێندرێ مووقفی تەواوی حکوومەتمان بە هەموو حکوومەتەوە دژی ئەو بڕیارە بووە کە لە پشتێمە درراوە حساب و کتاب کراوە پرسیار کراوە دووەمین مووقف نوێنراوە و مووقفیش بەرامبەر وەرگیراوە بەڵام ئەو مووقفەی کە بەشێک لە تەڵەبە داوای دەکات داوای مووقف لە تۆ ناکە داوای استقالە لە تۆ دەکات ئەو کەسی داوای استقالە توش دەکات چییە یەکێک کە دەیەوێت وەزیرێک استقالە بکە بۆ ئەوی کلێنێک بخاتە حکوومەتەوە حکوومەتەکەی پێ بڕوخێنی مەرامێکی سیاسی پێ تحقیق ببێ تۆ لێرە وەزیرەکە بە خۆت دەخێ بەر پرسیارێک بەر بڕیاردانێک دەڵی باشە ئەوە من بۆ خاتری مووقفێک حکوومەتێک بڕوخێنم کە ڕئیسی حکوومەتەکە تا ئێستا پشتی گرتوم لە ڕیفۆرم لە چاکسازی پرۆژەیەکی گەورەی زەبەلاحی چاکسازیمان لە بەردەستدایە ئەوان هەموو بەلاوە دابنێ ڕۆلی خۆ لە ڕۆنی مێژی خۆ لە دروستکردنی بنەماکانی وڵات و چاکسازی ئەوەی ئەو کەسی ئێستا داوای سقالەکان خۆی تموحی بۆی چاک بکەی ئەوەی داوای چاکسازی دەکات ئەتۆ یەکێک لەو کەسانی چاکسازی بۆ ئەنجام ئەوانە هەموو بەلاوە دانێ حکوومەتەکە بڕوخێنە بەس بۆی پڵی مووقفێکی ئاشکرای مشەڕفیە بووە ئاگای لەوەنی مووقفێکی نهێنی مشەڕفیشە بووە لەناو ئەنجومەنی وەزیراندا من ڕەختەم گرتووە لەناو ئەنجومەنی وەزیراندا منبەری منە قسەم کردووە پێویستم بۆ نەبووە بێمە دەرەوە چونکە ئیستیقالەکە لە گەرمەی ئەزمەدا ئازایەتی نییە بەڵکو خزمەتی ئەجندای ئۆپۆزیسیۆنی دەکرد بۆ ڕوخانی حکوومەت کە داواکەی ئۆپۆزیسیۆنیش ڕوخاندنی حکوومەت بووە سەیری داواکان کە داوا سیاسەکان ڕوخاندنی وەزیرێک حکوومەتە ڕوخێت بەڵێ دەڕوخێت حکومەت زانی بۆ دەڕوخێ حکوومەتی ئیتلافی کوردی هەروەکو حکوومەتی ئیتلافی بەغداش وایە بەڵام حکوومەتی ئیتلافی کوردی حزب حکوومەتێکە ئیتلافی بینی دوو حزبە وەختێک یەکێک لە وەزیرەکانی دەسەڵات کە بە تایبەتی لە ئەزمەی ئێستادا کە تەڵەبەیەک یەکێکە لە بڵین فاکتەرە بەرچاوەکان تۆ وەزیرێک استقالە بکە معنای اعترازی گرتووە لە سیاستی حکوومەت معنای اعترازی گرتووە لە ڕئیس وزەراکی ینی متمانەی خەڵکیش بە ڕئیس وزەراکی کەم دەکاتەوە لێرەدا کلێنە چی وا دەکەوە حکوومەت دیفاعی بەخۆی لێ ناکرێت
وەختێک من استقالە دەکەم کە متمانە لە بینی من و سەرۆکەکەم نامێنێ گەیشت وەختێکیش استقالە دەکەم کە من بە هەڵی خۆم گەیشت مەجبور بە مووقف بنوێنم گەیشت بەڵام ببوورە. دەتەڵە بە داوای استقالن لە من دەکا من ناچم بە داوای استقالی گەیشت هەڵوێستەکەی تۆ گەیشت بەڵام ئەمە مانای ئەوە نییە تۆ سربەخۆیی زانکۆ و سربەخۆیی حکومت و دەسەڵات و هەموو ئەمانەت کرد بە قوربانی نەڕوخانی حکوومەتێک کە دوو حیزب بە ئیتلاف پێکیان هێناوە بەڵێ تۆ حسابی مستەڵحەکانی تۆ بەکاری دێنی ئێستا دەتوانی بری لە یەک ڕستە جیان نابێتەوە ئەوەلەن تۆ باسی ڕێکخراوێکت کردکەوە شتێکی کردووە لە هەولێر شپرزە بووە لە حەزەی مشەوەشی خۆیدا شتێکی کردووە بە هەمان شێوە ئێستا مانگرتنی تەڵەبە لە سلێمانی بە بڕیارێکمان گیراوە بە بڕیارێک دراوە خوێن ڕاگیراوە کە زانکۆ علاقی نەبوو وەزیر علاقی نەبوو باشە بۆ لەسەر ئەویش وەزیر استقالانەکە خۆ وەزیر دەسەڵاتی ئۆپۆزیسیۆنیشی بەڵام ببوورە ئەوە لە یەک ناچن مساعدەیە ببوورە دکتۆر ڕاتێکم لێرە نا جملەکەم دەبێتەوە لا تەقرەب الصەلات زۆر خراپە بۆ بینەر ئەوە ئەو دوو هەڵوێستە لە یەک ناچن هەڵوێستی خوێندن ڕاگرتن ئەگەر لەلایەن دەسەڵات بێ لەلایەن ئۆپۆزیسیۆن بێ بە هەر هێزێکی دەرەچی بێ خوێندن ڕاگیراوە ئەگەر بۆ هەر هەڵوێستێک من شتێکی در پێ برم ئەگەر باسی ئەو هەڵوێستانە دەکەی هەڵوێست زۆرم بە ئەوەی کە وەزیر کە هیچی پێ نەکراسی چی استقالە بکە جارە تۆ حکومەتێکت هەیە خۆشت ئەیزانی پەرلەمانتارەکانیشمان کێستا لە ناو پەرلەمانن هی ئۆپۆزیسیۆن بەتابەتی دەڵێکی دەڵێ پەرلەمان لەلایەن حزبی دەسەڵاتەوە دوو حزبی دەسەڵاتەوە اختتاف کراوە هەیمنەی لەسەر کراوە باشە مادامەوێت بۆ استقالە ناکەی وەختێک کە دەزانی هیچ دەسەڵاتت نییە نە بڕیاردەی لە پەرلەمان ببینی شعب پەرلەمانتاری هەڵبژاردووە ڕەنگە پەرلەمانتار جیاواز نەخێر جا مەفهومەکە وەزیر من ببوورە مەفهومەکە دەبێت تێبگەین ئەوەلەن وەختێک کە تۆ دەڵێ ئەگەر هاتوو دەسەڵاتت نەما دەنگ بدەیت دەنگ نەدەیت شتێک لەسرت بەسرت تێدەپەڕی مانایەوە تۆ باسی ڕۆلی خۆت دەکەی ئەتراز دەگری لە واقعەک بۆ استقالە بکەیت من باسی ئەوە دەکەم ئەگەر لەسەر هەر حاڵەتێکی ئستا ئەمە فێڵ لە خۆمانەکەیت دەسەڵاتی هەرێم لە دەستی دوو حزبی دەسەڵاتداردایە لەو گۆڕانکاریانە لەو ریفۆرمی لە خوێنی باڵا دەکرێت من لە تۆ زیاتر دەزانم کە چۆن لە هەناوەوە بەرهەڵستی گۆڕانکاری هەیە لە ناو حزبی دەسەڵاتیش ئەسڵەن ئەوەی تۆ دیوتە لای خەڵکی زۆر هەستیانە کۆتایی جملەکەم دەبیتەوەکەم کۆتایی جملەکەم لەوەدایە ئەگەر تۆ باسی قوچی قوتابیان دەکەی شتێک لێ دیوە من دایانشتی تریشم دیوە لە ئۆپۆزیسیۆنیش و لە دەسەڵاتی بەڵام ئەگەر لە هەسەر هەریەکانی استقالێکم دابا دەبایە تا ئێستا کەس نتوانانی حکومڕانی کوردستان بکە قسەکەی ئێمە لەسەر ئۆپۆزیسیۆن و لەسەر دەسەڵات نییە قسەکەی ئێمە لەسەرەوەی جەنابەت فەرموود پێشەوەی پرسیارەکەت ئاڕاستە بکەم جەنابەت فەرموود هەموو حکومەت ناڕازی بوون بە داخستنی زانکۆی سەلاحەدین لەلایەن ڕێکخراوێکی حیزبیەوانێ بەڵام منش پێ دەڵێم هەموو حکومەت نەیتوانی ئەو زانکۆیە بکاتەوە تا ئەو ڕێکخراوە ڕازی نەبوو ئەمە خاڵێکە بەڵام با پرسیارەوە بەسەرمی تێبەپەڕێ ئەو قسەوانە دکتۆر ڕۆژێک دوای ئەوە جەنابەت دەتوانی بڕیارێک دەربکەیت بە پێی ئەو بڕیارە بیسلمێنیت کە دەوام زانکۆی سەلاحەدین دەوامی فەرمیتیە بەڵام بەشێکی زۆر بینیمانن ینی ئەمە لە شاشەکانی تەلەڤیزیۆنەوە بینیمانن کە بەشێکی زۆر لە خوێندکارانی زانکۆی سەلاحەدین ئەوانەی کە خەڵکی هەولێر نین گەڕێنرانەوە بە شارەکانی خۆیان ئەمە خاڵێکی زۆر هەستیار بوو بە تایبەتەوانش کە خەڵکی سلێمانی بوون بە هەر حاڵ باسی شتێکی زۆر هەستیارێ کرد باسی شتێکی زۆر هەستیارت کرد نەخێر ئەتۆ مەسئلەیەکی ڕەوشی ئەمنی مەهێنە کورتیکێەوە لەسەر وەزیری خوێنی باڵا بۆ ئەوە استقالی وەزیر خوێنی باڵات عیلاجی ئەو ڕەوشە ئەمنی دەکرد تەنها بۆ مووقیفەکە بگورە باز لە مەسلەی چارەسەرەکە ناکەین باز لەواکەین کە ئێمە من جارێکی تر ئەوە دووپاتەکەمەوانەیە کە دەیان هزار خوێندکاری زانکۆ چاوەڕوان بوون پیاوێکی تەکنۆکرات پیاوێک کە بە عەقڵێکی غەربیەوە هاتۆتەوە کوردستان ئەوێت ڕیفۆرم بکە ئەوێ گۆڕانکاری بکە ئەوێ خوێندنی باڵا سربەخۆ بکە هەڵوێستێکی ئاشکرای هەبێت بەداخەوە ئێمە چ لە ڕاگەاندنەکان و چ لە ڕاگەاندنی وەزارەت خۆی ئەو هەڵوێستە ئاشکایی تۆمان نەبینی قسەکەی من لەسەر ئەوە بوو کە هەڵوێست لە کۆبوونەوەیکی داخراوە سوودی نەبێت تۆ وەکوی ئەعلامیەک بەلاتەوە لایەنی ڕووکەچەکەی کە سیر دەکەی بەڵام لایەنی عیلاجەکەش لە خۆ ناپرسی ئێستیقالەکردنی وەزیر ئایا تەنها بۆ مووقیفێکی تاریخی وەزیرەکەتە یان بۆ عیلاجی مشکلەیەکتە استقالی وەزیر هیچ عیلاجی هیچ مشکلەیەکت بۆ ناکە لە لەحزەیەکدا استقالەیەک دەکەی حکوومەتێک دەڕوخێ فیمانە لە دوای ئەو ڕۆژێک ئاور نادەوە برێ ئەرێ استقالی ڕاست بوو لە جێگەی خۆی بوو تەحمل نەکرد ئەزمەکە ئیدارە پێ نەکرا ئەوەی کە گرنگە لە کوردستان کە کەمە ئیدارەی ئەزمەیە
خەڵک تووشی ئەزمە دەبێ علاجی ئەزما یان بە ڕاکردن بێ بە ئیستقالە بێ یان بە براکوژی بێ شەرتیکردن بێ یان بە قورسکردنی ئیشەکان بێ ئەو معنای تۆ ئیداری ئەزمان نەکرد بەڵام بیر نەچێ ئێمە ئەتۆ باسی ئەو داوای کە تۆ لە منی دەکەی لە مەسلحەتی خۆتی دەکەی یان لە مەسلحەتی منی دەکەی بۆ ئیستقالە پێکردنی وەزیر ئایا لە بەرخاتری چاوی کەسچی وەزیرەکەتە بۆی کەوا موقفێکی تاریخی بنوێنێ یان بۆ عیلاجی مشکلەیەک تۆ خوێندن لێ تێک شوە دەبێ هەوڵ دەی بەواستەی وەزیرەکەش و بەواستەی خەڵکی تیژەوە باشە تەڵەبە بێەوەکەمەوە بم پرسیارەوە تۆ دەبێت بە خزمەتی مەسلحەی نەخێر ببوورە دەبێت لە بەرژەوەندی گشتی مساعدەی بکرد نەخێر ئەمە پرسیارەکەشت بکە تۆ دەبێ لە بەرژەوەندی گشتی لە بەرژەوەندی هەرێمە وڵاتەکەت بڕیارەکانت بدەیت وەختێک کە تۆ بڕیارتدا ببی بە وەزیر دەبێت لە قەدەر ئەو مەسئولیتەشە تەسەڕفکەی مەسئولیەتی ئیستقالەکردن هاسانترین ڕاکردنە هاسانترین مەخرەجە هاسانترین ڕزگاربوونە ئەسڵەن لەسەر ئێشتا ڕزگارت دەبی لە زەرە ڕزگارت دەبی لە بریندار ڕزگاری لە ناو زڕان ڕزگار سەرێشەی هەیە سەرشەی هەیە باش دکتۆر ئەوە ڕەتەکەمەوە وەزیرە و بۆ دەرەکەوێت چیتە ئەوە ڕەتەکەمەوە بۆم بەم پرسیاری ئێستاوە تۆ باسی ئەوەت کرد کە تەنانەت لە ناو حیزبە فەرمانڕەواکانیشە لەمپەر هەیە لە بەردەمی ڕیفۆرم بە تایبەتی ئێمە باز لە ڕیفۆرمی خوێندنی باڵاکەین ینی تۆ پێدوانیە کاتێک لەمپەر لە بەردەمی کارەکان تا هەبێ ضرور نییە لەو شوێنە بمێنیتەوە ینی بۆ لەمپەر ڕێگە لە خەونەکانی تۆ بگرێت ڕێگە لە چاکسازی بگرێت لە وڵاتە قسەکانت گەرە خۆشە وەک برێ لە واقعی کوردستان هەڵ ناقڵێ وەختێک کە تۆ دەتەوێت ببی بە وەزیر لە وڵاتێکی بێ لەمپەر ئەتۆ بڕۆ لە بەهشتێک بژی بڕۆ لە کوکولان بژی لە جمهوریەی واقواق بژی وڵاتەکەت پێویستی بە دروستکردنە وڵاتەکەت لە پۆخڵەواتی سەدام و لە کۆنی عێراقەوە ڕزگاری بووە وڵاتەکەت سەروبنی پێویستە بنەمای پێویستە دەستوری پێویستە قانونی پێویستە گۆڕینی کەلتوری پێویستە وڵاتەکەت لە هەموو لایەک جستەیەکی پڕبرینە تۆ دەتەوێت بەلەمێکی جوانت بۆ حازە کرابی و دەریایەکی مانگی بەبێ شەپۆڵوی لێ بخوری ئەمە وەزارەت دەسن ناکەوێت لەگەر هەر لەم پەرێک استقالێک بدەیت لەگەر هەر پەرێک هاوارکەی ئەتۆ ئەستن گۆڕانکاریت پێ ناکرێت ئەگەر وەزیرێک بیاوێ گۆڕانکاری بکە گۆڕانکاری هەمووی پڕە لە لەمپەر پڕە لە شەڕ پڕە لەگەر بەرەنگاری بوون لەگەر بار و دۆخی دژوار من لەگەر براکانی خۆم ئامۆزاکانی خۆم خزمەکانی خۆم هەموو دەم تووشی گیر و گرفتی هیندا بم بەرەنگاری دەمەقاڵی لەسەر چی لەبەرەوەی لەمپەرە کەلتوری کوردستانت ڕێگری تێدا بەرژەوەی تێدا واستەی تێدا شتی تێدا تو دژی هەمووان بۆستی بەڵام لەمپەرەکان بە ڕاماڵین هەیە ئەوشمان بیر ڕاماڵین پێویستی بە ڕاماڵین هەیە و ئەو لەمپەرانەی کە ئێستا لە کوردستان لە بەردەمی چاکسازیە دروستەکرێن پێویستیان بەوە هەیە بە هەڵوێست ڕاماڵ جا ئەوەی کە جەناب باسی دەکەی شتێکی ڕۆمانسی عاتفیە لەمپەر ڕاماڵین بە هەڵوێست نییە بۆچی ئەو کەسەی لەمپەر لە بەردەمدادنێ لە بەرژەوەندیتی دەیەوێ بەژەوەندی خۆی پارێزی خواخواتی تۆ مووقفێکی مشەڕف بنوێنی و ئیستقالە بکەی و هەرەی بۆچکە ئەو بەرژەوەندەکەی بەردەوام دەکات یەکێک کە گەندەڵە دەچی لە گلەی تۆ ئەترسێ استقالەش پێکا بۆی خۆی بەردەوام بێ جا لێرەدا ئەتۆ باسی ڕۆمانسیات ناکەی باسی ئەسڵەن هیمەتێک دەکەی دەبێ بە حملێ بە ئەعلامیشتەوە ئۆپۆزیسیۆنیشتەوە بە پیاوچاکی ناودەسەڵاتەوە بە خەڵکی شارێمەوە هەمووی حملەیەک بکەن بەردەوام هیممەت هاریکاریەکتر بکەن بۆ لابرنی لەمپەر هێشتاش لەمپەرەکان بە ئاسانی لا ناچن کاتەکە تو دەڵێ وڵا مووقفێک لەمپەرێک لا بە هیچ ڕۆژێک هیچ مووقفێک هیچ لەمپەرێکی لا نەبردووە لەمپەر بە قورکاری دەکرێت بە ئیش دەکرێت بە بیرکردنەوە دەکرێت بە پلان دەکرێت بە قانون دەکرێت بە لۆبیکردن دەکرێت بە ڕاپێکشدەکدانی ئەو هەموو هیمەت و یارمەتیان دەکرێت وەزارەت بەڕێوەبردن یان ڕیفۆرمی سیستم نە بە بەرەکەبی سەر جەریدە دەکرێت و نە بە مواقفی مشەڕف دەکرێت و نە بە خۆتۆڕەکردن دەکرێت قورکاری پێشبەرگاتی شەڕی دەوێت دایم بیرکردنەوەی دەوێت وامەزانە ئەوەی کە لە حکومت بۆچی لە ساڵێکدا 10 ساڵ پیر دەبێت لەبەر ئەوە نییەکەوە وەزارەتەکەی بیانیان زوو لە خۆڕسی درەنگ دەبێت نەخێر ئەمە هەموو ئیجرائێکت تەنانەت بۆی کاری ئاسایی ڕۆژانی خۆت بکەیت بەبێ ریفۆرم پێویستت بە ئەرچی قورس و لەمپەر لە بەردەمدایە بۆچی چمان لەمپەرەکانی وڵاتمان لە کەلتور لە مەساڵحی متەزارب لە هەموو شتێک چما دێلی ئیشی خۆت بە چاچی باش نەک ریفۆرم هەر ئیشی خۆت دانای وەڵامەکە گەیشت ئێمە جەناب خۆت باس لەوە کرد کە لە ناو حیزبە فەرمانڕەواکانیشە ئەو ئیتلافەی کە ئێستا حکومەتیان پێک هێناوە و جەنابە وەزیرێکی لەو حکومەتەیە لەمپەر هەیە و باسی ئەوشمان کردوانی لەمپەر دروستەکەن بەرژەوەندیان هەیە لەو لەمپەر دروستکردنا کەوابێ ئەگەر هەڵوێستەکەی تۆ ببوایەتە هۆکاری ڕوخاندنی حکومەت ئەمە بە نرخترین هەڵوێستە بوو بۆ ئەوەی کە کەسانی خاوەن بەرژەوەندی لەم بارودۆخە
ڕاب ماڵڕێن تۆ لە کوردستانێکی کە وەکو قەپێلکی هەلکەیە کە شکا نایەتەوە جێگە خۆی لە کوردستانێکی تازە کابینەیەکی پێی دەڵێن شەشەم بەڵام بە یەکگرتووی پێی دەڵێن دووەم تێگەی لە وەختێک دای تو پێویستی دوایە بە حاڵ ئەو حکومە ئیتیلافیە ئەو دوو ئیدارەی کۆنبەی بەیەکەوە بنووسێنی بۆی کەلتورێکی حکومڕانی لێ دروستکەی مەسەلەن تەوەکێ زاڵکەی پەرلەمانت هەبی قونسڵگەریت لە عاسیمەت هەبی ڕۆژێک چاولۆبی کەرکک بێتە سەر هەرێمەکەت چاول لەو شتە خەونە گەورانە هەیە کاتێک حکوومەتەکەت بە حاڵ هاتۆ بە ئیتلاف دروست بۆ یەکسەر و بیرۆخێنی بەڕوخاندنی حکوومەتێک لەم پەرێک لە وەزارەتەکە لا بە باشە بڕوخانی چەند حکومەت چەند لەم پەرلا دەبی وا لێدێ ئەو وڵاتی تو بەڵام ڕەنگە بە ڕوخاندنی حکوومەتێک کۆمەڵێک گۆڕانکاری زۆر لە بواری ڕیفۆرم و لە بواری چاکسازی لە کوردستانە گریمان بێتە پندێک گریمان وایە چەند چاکسازیەکرد بۆ دەچێت سەرێ بەڵام لە دایان لاوە هەرێمەکەت دەڕوخێنی قەزیەکەت دەدۆڕێنی بەغدا زاڵ دەکەی ئێران زاڵ دەکەی تورکیا زاڵ دەکەی جارێکی تر پێت دەڵێن تۆ حکومت بەڵام مێساش ئەوان کاریگەریان بەسەر سیاسەتی کوردستانەوە هەیە با نەچینەوەتەوە کاریگەریان سەرێکی ترت لە تۆ ئەوەی بزانە تۆ بچی حکوومەتێک بۆ یەک لەمپەر بڕوخێنی قەزیە نەکت قەزیێنەتەوەی کەت ئەتو کوردستانەکەت هەڵدەوەشێنیەوە توای لێ دەکەی توانای حکومڕانی نەبی پێویستی بە 120 وەزیر دەبێ استقالە بکەن بۆی 120 بەپەر لا بێ ئەو جە پێشلا ناچی ئەو لەمپەرانە دێنەوە هەموو دەمەوە موجودە هەموو دەم بەڵام دکتۆر ببوورە لە وڵاتێکی وەکو کوێتە لە ماوەی ساڵێکا 5 حکومەت هەڵوەشایەوە باواز لەو بابەتە بێنین وازێنانی چونکەسارێکی تر لێ بکەم بوورە کاتی بەکەم زۆر کەمی ماوە بەسەری برگار زۆر تێناپەڕێ قسە من ئەمەوێ کوێت دەوڵەتە کوێت لە ناوەوە هەلایکە بیرڕخێنە سەر لە نوێ دروستکەوە دەوڵەتێکی سەر بەخۆیە کوردستانەکەت ئەو حکومەت بڕۆخێ بەڵام ئەو کوردستانت هەڵوەشێتەوە جارەی دی خەون بە کوردستانێکی ئازادەوە نبینی ئێمە بەڵام زۆر جاریشێت کە هەرێمی کوردستانیش مامەڵی دەوڵەتێکی سەر بەخۆکات باواز لەو بابەتە بێنین کاتی زۆر کەمی کوردستانەکەت بە حاڵ دروست گرنگم هەیە زۆر گرنگم هەیە بمبورە وەختێک لێ کرد دەبێت جوابی هەبێت تۆ ماوەیەکی زۆر لە ماوەیەکی مساعدێک دەکەی وەختێک تۆ قسەیەک فرە دەدەی ئەتۆ بۆ نییە قسەی فرەدەی و هین جوابەکەی من جێرە نەبی تۆ باسی کوردستان کۆوەرە بە حقیقەتەکەی خۆی باسی بۆ قارانەی کوردستان بکە لەگەر کیانێکی وەکو خۆی نەک باسی دەوڵەتێک کە دار و دنیا بە قوی عزما دەی پارێزێ ئەو کیانەی تۆ بە قوی عزماشتەوە ئامادەنی بیپارێزێ هەموو ڕۆژێ هەموو کەسی دەوروبەرت ئامادەیە ئەو کیانت لێت تێکچە کیانێکی هەزیلە وەکو جامێکە دەشکێ یەک ئەو کیانت ئیدارەی کوردستانت ببتەوە ئەهولێر و سلێمانی نە قونسڵەکەت دەمینێ لە هەولێر نە ئستثمارەکەت بۆ دێ نە پەرلەمانت پێویستە لە سەرۆ چێرێمە دەوێت لە سەرچ حکومەت دەیە ئەسڵەن جارەی دی ئەتو خەون بە قەزیێنێتەوە یەکەش نابینی ئەو جا کەرکووکیش بەو لادا بنێ ئەو بابەتە قسەی زۆر هەڵەگرێت من تێبینی زۆرم لەسەر ئەو قسانە هەیە چکە هێزی بابەتما ئێستا لە وڵاتە بوونیان هەیە و زۆریش باسەکرێن باسی ئەوە کرێت کە هاوڕێی هێزە کوردیەکانن هاوڕێی سەرکردە کوردیەکانن بابەست باوەز لە مۆزوع بێنین باواز لە مۆزوع بێنین ئێمە سەر بابەتێکی تر ببوورە ئەوە جەزیرە ئاسایی قوربان قسەکانتەوە ببوورە پرسیارێکی زۆر گرنگم ماوەکە مەبەستمەوە پرسیارەت لێ بکەم ماوەیەکی زۆر تۆ لە ڕۆژنامەی هاوڵاتی چەندین بابەتت لەسەر گەندەڵی و لەسەر شێوازی حکومڕانی نووسی ڕخنەی زۆرت گرت بەڵام دوایی هاتی تەوانێ و پۆستی وەزیرت وەرگرت ئەم گۆڕانکاریە بۆ حکومەت گۆڕا یان گۆڕانکاری لە بیرڕای خۆتا دروست بوو گۆڕانکاری لە بیرڕای من بە مطلقی نەگۆڕاوە نەبووە زۆر بە کورتی تکات چوە پرسیارم ئەوەی کە ڕووی بەسەر هەردوو چاوم ئەوەی کە گۆڕا ئەوەی کە من شعورم پێکرد گۆڕا بۆیە ڕازی بووم بۆی بێم ئەندامی حکوومەت دەنایە پێشتر من ڕازی نەدەبووم بێ منە حکوومەت ئەگەر بمزانی با نیەتی چاکردن نییە من ئەو عمرەی هەما نەمویستەوە خەساری کەم لە شتێک بەس بۆی بە فلان برێن وەزیر چکە پێویست بەوە نیە پێت بڵێن وەزیر تۆ زەرەر لە زۆر لای ترەوە دەکەی ئەو وەختی کە من بۆم دەرکەوت کە حکوومەتی ئێمە دەسەڵاتی ئێمە نیەتی چاکردنی سیستمی هەیە و وعدەیدا کە پشتت بگرێت لە گۆڕانکاری سیستم تۆ داوا لێ دەکرێت دۆستێکی خۆت دەرەوەرە بە ئەو وەزیرەی بڕۆ بیکە ئەمە پشتت دەگرین عزرت نامێنێ ئەو وەختا تو مقالی لەسەر چ گەڵدەێک دەنووسی وەختی کە دەرەوەرە بۆم لابە لەسەر چه سیستم چاکردنێک دەکەی دەرەوەرە بۆم چاکە وەختی کە توش برەی من خۆم نایکەم تۆ بیکەوە زەبێ چاچکی نەخە دەرفەتێکی زیارینت پێدەدا لە عمردا و دەفرەتەیە دەرەوەرە چاچیکە کە هاتی لەسەر و اتفاقە دەیەژوورەوە
دەڵێ من دەستکاری دەکەم بەڵام تۆ دەبی پشتم بگری کە بۆ دەرکەوت نیەتی هەیە ئیتر لەوە زیاتر چیت دەوێت دەتوێت بۆتی بکەن ئەجا توی بۆچی ئەگەر خۆی بۆ زۆر کاتەکەم ئێجگار کەمایانی کات زۆر تەنگاوی کردوین بەس با ئەو پێ بڵم زۆر بە سەریعی تکایە جوابم بەرەوە پێت وایە بە یەک کەس سیستمێک بگۆڕێ کە باسی ئەو هەموو نەعەدالەتی و هینەمان کرد پێشتر یەک کەس دەتوانێت نمونەیەکی باش پێشکەش بکە بۆی چاوی لێ بکرێت زۆر چیشمان کرد وای لێکرا مەسلەی دامەزران بە پێش پرچی ئەوان هەم نمونەی چاکچاکن تۆ دەتوانی یەک وەزیر لە چوارچێبەی خۆیەوە ئەگەر لی بگەڕێن ئەگەر بێت و پشتی بگرن دەتوانێت زۆر ئەنجامدا ببتە نمونەی چاک و لە ناو حکوومەتیشدا نەک لە ناو حکوومەت لە ناو یەک دائیرەی بەسیتدا لە ناو یەک شوعبەدا تو توانی شتی چاک بکەی و ببی بە نمونەی چاکسە چونکە میلەتت بەدەسەڵاتەوە بە خەڵکتەوە بە قاعدەتەوە بە ئۆپۆزیسیۆنتەوە هەمووی دەیەوێت چاچکەی کە مادام نیەت و هەیە و تێنویتی چاکردن هەیە بەڵێ وەزیرێک دەتوانێت شت گۆڕێ بەڵام دەبێ ئامادەبێ شەڕ بکە ئامادەبی بەرهەستاری بکات ئامادەبی لۆبی بکە ئامادەبی قەنەعات بە خەڵک بینە ئامادەبی قسە بکە ئەتۆ ئەگەر ئەوانت نەکرد یەکەچیانت کرد معناوێت و یەک وەزیر نقم دەبێت دوا پرسیارت لە یەکەم دوا پرسیارەت کا زۆر بە کورتی وەڵام بەرەوانەی لە کتێبەکەتا باسی ئەواکەی کە ڕخنەی زۆر لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە یەکێتی و پارتیەکری کە کەم تەرخەم بوون لەوەی نەیانتوانیەوە دۆست بۆ خۆیان پێ بکەن لۆبی دروست بکەن ئێستا شەمان بۆ چوونە هەیە بۆچوونی ئەو وەختم کتومە لە جێ خۆی بووە ئێستاش کەم کوڕی تێدایە ئێستاش زیاتری پێویستە بەڵام منەوە دەزانم دەرگای هەرم بەرەو دەرەوە زیاتر کراوەوە تەوەجوهی زیاتر کراوە دۆست پیدا بکەین و کراوشە ئێستا ئیمکانیتی دۆست پیداکردنیش زیاد بووە بۆیە ڕێیەکەی جارانم بن بۆتڵقی لێ پەشیمان نیم و ڕێی ئێستاشم ئەوەیە کەوا هیمەت کراوە بەڵام کەم و کوڕیتیایە ئێستا حکوومەتی ئێمە ڕۆژی ئەوەیە تەرکیز کاتە سەر پیداکردنی دۆست و زعیفکردنی دوژمن بەڵام کاتێک بەشتی ناوەچی مەشغول بە بە قەیرانی ناوەچی مەشغول بووە دەنا قسەکەی جارانم لەگەر ئێستا کتومەت فەرقەکی وای نەماوە پرۆفیسۆر دکتۆر دلاوەر عەبدولعەزیز عەلاءالدین زۆر سوپاس بۆ بەڕاشکاوانە وەڵامدانەوەی پرسیارەکانمان ئەگەرچی من پرسیارێکی ئێجگار زۆرم مابوو ئەمجارە ئەبواە زۆر زیاتری بخایەنایە بۆ جارێکتر بەدڵنیاییەوە ڕاشکاوانەتر ئەدوین جارێکی تر بە ڕاشکاوی ئەم جارە کۆتایی هاتە دیدارێکی تر بە شادیتان دەسپێرم